بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی دیداری شەقام خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێدا بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئەڵقەی ئەم جارە کەوتە یان هاوکات بوو لەگەڵ چالاکیێکی چالاکانی مەدەنی ناوچەی گەرمیان دەربەندی خان و کەلار و کفری و خانەقین و ئەو شار و شارۆچکانەی کە لەسەر ڕێگەی سلێمانین دوایەوەی کە لە ڕووداوێکی هاتوو چۆدا لە دوو ڕۆژی ڕابردووە لە تازەترین ڕووداوا با بڵین پێنج هاوڵاتی پێنج پێشمەرگەی کوردستان بەوەی خراپی ڕێگاکەوە و لە ڕووداوێکی هاتوو چۆدا گیانی لەدەستدا. بەم قوربانیانەوە لە 9 مانگی ڕابردووە بە دەیان قوربانی لەم ڕێگەیە کەوتۆتەوە لە سەروی 60 گیان لە دەستدان و 100 بریندارەوە. ئێمە بە پێویستمان زانی ڕاستەوخۆ بەرنامەکەمان بهێنینە ئێرە لەگەڵ ئەم چالاکانەیە هاودەنگ بین بۆ ئەوەی کە پەیامەکەیان بگێنین بە دەسەڵاتداران و لێیان بپرسین داواکاریان چییە، گرفتیان چییە، بۆچی تا ئێستا چارەسەر نەکراوە. لەگەڵ ڕێز و خۆشەویستیمان میوانە بە ڕێزەکانم کاک هاوکار قادر و تەبێژی چالاکانی دەربەندی خان بەڕێز کاک نەبەرد ئەحمەد چالاکوانی کەلار و هیوا ڕەشید چالاکوانی کفری تایبەت بە باسکردنی ڕێگای هاتوچۆی نێوان شارەکانیان و شاری سلێمانی گفتوگۆەکەین بە خێراتنتانەکەین و لە ناو بەرنامەکەش هەوڵە دەین کە ئەو بەڕێزانە وەرگرین کە لێرە ئامادەیان هەیە بۆ ئەوەی ئەوانیش تعبیر لە بۆچینی خۆیان بکەن. کاک هاوکار ئەگەر پێمان بڵێ ئەمە چ جۆرە چالاکیەکە و ئەتانوێت چ پەیامێکی تیا بگەێنن بە دەسەڵاتدارانی هەرێم. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. ئەلبەتە بێن ئەبێ لە ڕێگەی بەرنامەکەیەوە بڵێم کە بەرنامەکە هێشتا ناوی دیداری شەقامە جێگەی داخەیەمە وەکو وڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و ناوچەی گەرمیان بە تایبەتی دیدارمان لەگەڵ شەقامە خۆش نییە بەڕاستی، چونکە هەمیشە قوربانیەکانی ئێمە لەم ڕێگانە ئەو ئازیزانن کە یان هاونیشتیمانیمانن یان کەسانی زۆر زۆر نزیکن یان خەڵکی شارەکەمانن یان ئەو کەسانن کە یان کۆمەڵی مرۆڤن کە ئێمە بە گیان لە دەستدانیان بەڕاستی ئازارە خۆی. ئێوە نێوانتان لەگەڵ شەقامەکانتان خۆش نییە بەس هێشتا شاری واش هەیە یانی ئەر لێرە لە کوردستان شانازی بە شەقامەکانیەوە ئەکا. بەڵێ دیارە من لەوەی وەڵامی ئەوەی جەنابشتانە دەمەوە ئێمە بەڕاستی ئەم چالاکیانەیشمان بۆ ئەوەیە کە چیتر ئەو ئازیزانەمان کە خەڵکی نیشتیمانەکەمانن و چی ئەوەی خەڵکی شارەکەمانیان خەڵکی ناوچەکەمان گیا لە دەست نەدات. ئێمە ئەم چالاکیەکە لە دوای 3 ڕۆژ لە گیادەدەزانی 5 پێشمەرگەی تێکۆشەر کە لە ناوچە سنووریەکان لە ناوچەکانی مەترسی لەسەر لە ئەرکا بوون بەداخەوم لە ڕێگەی گەڕانەوەیان لە دووری چەند سەد مەترێک لەم بەرنامەی جەنابەتەکەی ساینەکەین کە ناوی حەسەنە کاڕەیە لەوێ لەگەڵ سیارێکی بار هەڵگرا پێکا ئەدەن بەداخەوم هەر پێنجەکەیان شەهید دەبن. بەڕاستی ئەمە نەکرد توانم بڵێم کە بەستەنە هەرێمی کوردستانە توان بڵێم ئەو مرۆڤانەی کە ئەم کارە ساتە بە گوێناگەی ڕاچڵەکیان لە دوای ئەوەی کە کەسوکارەکەی ماتەمیان کرد پرسەیان کرد ئێمەش کە لە شۆردن و لە دفنکردنی و لە بردنەوەیان بۆ زێدی خۆیان بەشدار بووین. ئەم ڕۆژ ئەم چالاکیە کە چالەکەوانانی گەرمیانن کە چالەکەوانانی دەربەنی خانن سلێمانین کفرین خانەقینن کەلارن ئەمڕۆ ئەم چالەکیمان بە پێویست زانی بۆ ئەوەی لێرەوە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بڵێن تکایە ئەو ئەرکەتان کە کۆتایی پێهێنانی ئەم گرفتانەیە ئیشی لەسەر بکەن بۆی بەڕاستی خەڵکێک لە پێناو بەکارهێنانی ڕێگایەکە کە ئەبێ بێتە بەشێک لە خۆشکردنی ژیانی گیانی خۆی نەسپێرێ. من ئەمە کەمە دوا قسم لە پرسیارەکەی جەنابتانە ئێمە لە 15 ڕۆژی ڕابردووە لە چارەکیەکانمانە چی برادرانی کەلار کە لە مانگرتنێکی 13 ڕۆژە لە سلێمانی بەداخەوە دەستکەوتی نەبوو چی لەوانەیە ئێمە کە لە دەربەنی خانە کردومانە و چالاکیانە لە ماوەی 2 مانگی ڕابردووە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە جەنابی وەزیر لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە بە کاربەدەستانی یاریمانەوە ئیش بکەن بۆ ئەوەی خەڵکی تر لەم ڕێگانە بێتە قوربانی بەداخەوەم لەو بەروارەوە تاکو ێساکە
9 کەس بۆتە قوربانی کە جێگەی داخەوە تاکو ێسەکە ئەویان نەکردو ئێمە جەناب وت کە لە ناوچەکانی تر جێگەی کێشەی ڕێگاوبانیان نیە و شانازی پێوە ئەکەن و ئێستا لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە ئێمە ئەوە گرفتەوەمان نیە و چەند ڕۆژارێک کە ڕێگایەکەکەنەوە دو سایدیەکەکەنەوەوانە بەداخەوە ئێمە ئەم ڕێگەی دەربەنی خانە لە ساڵی 2013 بەدواوە بودجەی بۆ تەرخان کراوە پارەی بۆ دابین کراوە دەرخستەی بۆ کراوە نیوەی ئیشەکە تەواو بووە ئەم ڕێگە هەتا ئێستا تەواو نەبووە ئەتوانم بڵێم ئێمە خۆ ناتوی لێرە خۆپەرسی بکەین ئەم ناوچە هەر هەمووی کێشەی ڕێگاوبانی هەیە بەڵام مەترسیترینیان ئەم ڕێگایە کە چارەسەر نەکراوە بەداخەوەم چەند جارێک پارەی بۆ دەرخان کراوە تاکو ئێساکە ئەو پارە شارەی دیارێت ئەو جلوبەرگەی پۆشی وتە بۆ پۆشی وتە تعبیر لە چیەکە ئەم جلوبەرگە ئەڵبەتە ئەمە خامێکی سپیە ئەو خامەیە کە نزیکەی 600 کەستای ساتێ بە خۆی و ڕێگاوبانەوە کراوەتە بەری ئەو خوێنە تعبیرە لە ئەوەی کە زۆر جار لە ئەو کارە ساتانە بەڕاستی مردنێکی ئاسایی نەبووە یعنی دیمەنی وا خۆڵقاویسان نتوانین کە من بە چاوی خۆم لەم ڕێگە بیناومە بەداخەوە ماوڵاتی بۆتە قوربانی بۆتە دوکسی ناوەڕاست کاک هاوکار ئەمە یعنی ئێمە لەو دیمەنە تراژیدیانە وەرمانگرتووە تعبیر لە خەمیشەکات بەڕاستی کە ئێمە هەمیشە لەم ڕێگا ئێوە دیداری لایانی پەیوەندیدارتان کردووە مەسئولینتان کردووە لە نزیکەوە ئەوان چی ئەڵێن بەڵێ دیارە ئێمە وەکو چالەکەوانانی دەربەنی خان لە بەشێک لە چالەکەکانمانە ئەوە بووە کە ئێمە جەنابی وەزیری پەیوەندیدار هاتۆتە دەربەنی خان ئێمە پێشنگایەکمانە بوو پێشنگایەکی وێنەی بوو هاتە پێشنگای وێنەیەکە ئەمەی ئەم وێنانەکە ئێستا بڵێ ئەوە کە نزیکەی 90 وێنەیە نزیکەی قوربانیە ئەوە هەمووی قوربانی ئەوانەوە کە کۆچی دوایەکەەوە لە ساڵ 25یشە لە ساڵی 2009 بەدواوە ئەوە لە ساڵ 25ێتی لە ساڵ 25 شاری دەربەنی خانیش ئەگەر ناوچەکانی تر کۆکەینەوە زۆر لەو ژمارە زیاترە کە ئێمە ئامارمان نەکردو بەسەرەکی ناتۆ دەدەستمان ئێمە ئەوە ئەوێمان بیناوە لە ماوەی ڕابردووتریشە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت لانی پەیوەندیدار هاتۆ دەربەنی خان لەم گرفتە ئاگادار کراوەتەوە ئێمە ڕۆیشتونەتە ئەنجومەنی پارێزگای سێمانی ئەم کێشەیەمە گەشتۆتە پەرلەمان گفتوگۆی لەسەر کراوە ڕازگۆ بم لەگەڵتانە ڕازگۆ بم لەگەڵ بینەری کەناڵەکەشتانە هەموو کێشەکەی وڵات پارەی پێویست لە بەردەسانی و ئێمە ئەتا پارەی پێویست لە بەردەسانە بێ ناتوانێت و گرفتە چارەسەرکەین برادرانی گەرمیانش کە خۆیان لێرە ناتوانن قسە لەسەرەوەکەن ئەوانش ئەنداوی پەرلەمانیان لەوەی کە حکوومەت پارەی نییە قاتعیان ئێمە هاوڕانی لەگەڵەوەی چونکە حکوومەت یانێ کوردستان پارەی هەیە و بەداخەوەم ئەم بەسەرف نەکردنی ئەم پارە بەمەبەستە بڵێ کاک نەبەردێوەش بەخێر بێن ئێوە ڕێگەکەتان دوورترە و مەعاناتان زیاترە وایە زۆر ڕاستە بە ڕێزی دەستان خۆش بێ وەڵا بە دڵنیاییەوە ئەم ڕێگەی کە هەیە با بڵین لە سلێمانی بۆ دەربەنی خانەتوانین بڵێن ڕێگە باشەکەیە ئەو ڕێگە خراپەی کە دەست پێکە دەربەنی خان بۆ کەلار و پاشان خانەقینە کفری چارەسەر کراوە ئەو کاکنیش لێرەیە توانێت قسە بکات تا ڕادەیەک چارەسەر کراوە بەڵام بەداخەوە ڕێگەی کەلار دەربەنی خان تەنها ئەو ڕێگایە پێویستی بە 60 ملیار دینار هەیە یعنی پارەیەکە بە 2 مانگی داهاتی پەروێزخان چارەسەرێ بێت چونکە داهاتی ڕۆژانەی مەرزی پەروێزخان خۆی بینێتەوە لە 1 ملیار دینارە ڕۆژانە یعنی 2 مانگ تەنها پارەی 2 مانگی ئەوەی بۆ تەرخان بکرێت چارەسەرە بێ و ئێمە کێشەکەمان وەکو عنی کێشە گەورەکە لەوە دەست پێیەکە کە ئێمە حکوومەتمان نییە حکوومەتێکمان هەیە بە ناو بە هەیکەل بە ئەعلام بەڵام لە بواری پراکتیکی و عملیە بەداخەوەم حکوومەتە ئەرکی سەرشانی خۆی جەبەجێ ناکە بەرپرسیارەتی هەڵناگرێ وەکو ئەوەی ئیشی ئەو نەبێ وەکو ئەوە نەبێ ئێمە لەگەڵ چەند جار لەگەڵ وەزیری پەیوەندیدارە قسەمان کردو چەند جار لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە قسەمان کردو وەکو لایەنێکی چاودێر لەگەڵ ئەنجومەنی پارێزگای قسەمان کردووە هەر هەمووی ئەڵێ کاکەوە لای من نییە تەنانەت وەزیریش ئەڵێ لە دەسڵاتی منان نییە یعنی بەڕاستی هەر هەمویان فێری ئەوە بوون ئێستا ئەڵێن سیولە نییە نازانم سیولە یعنی چی یعنی تۆ داهاتت بەردەوامە نەوت بەردەوام ئەفرۆشی دنیایەک سەرچاوە هەیە باج و دەرامەت و ئەمانەت چەند قات بووتەوە یعنی چی ئەم پارە چی لێدێ بۆ کوێچێ بۆ نامێنێ تەنها بەڕای من ئەم قسەیە زۆر دووباراکەمەوە بەڵام ناچارم دووبارەیکەمەوە پێناسەیەکی ئەم حکوومەتەیە کە حکوومەتێکی کلیپتۆکراسی یان با بڵین چەتەگەراییە حکوومەتێکی چەتەگەراییە نەوت بۆ نمونە لە گەرمیانە کۆمەڵی پرۆژی استراتیژی گەورەمانەیە کە کوردەمیرەکان نزیکی دەربەنی خان و لە نێوان کەلار و دەربەنی خانایە چیا سوورخەکەوێتە نێوانی با بڵین کەلار و خانەقینەوە حەسیرە و ئەو شوێنانەمان هەیە کەوێتە نێوان کەلار و کفریەوە ئەم پرۆژە گەورانە تەنها توانیویانە شەقامەکانمان جەنجاڵکەن بەبێ ئەوەی داهاتی ئەو شوێنە
ڕەچاوی شوێنی جوگرافی بکرێ خزمەتێک برێ کاکە هەر جاداکە چاکەن تەنکەرەکانی خۆتانیت پیا بگوێزنەوە یعنی ئێمە ڕۆژانە 35,000 نەوت لە حەسیرەوە ئەچێتە سلێمانی و هەولێر ئێ باش ئەم جادە چاکە بەس تەنکەرەکانی خۆتان پیا تێپەڕن با خەڵکیش سوود لەو سێبەری ئێوە ببینێ بۆیە وەکو وتم دووبارەیەکەمەوە تەنها کێشەی چەتەگەراییە بەڕاستی ئێمە لە کۆنفرانسێکی گەرمیان کرا من ڕاستەوخۆ ئەمە بە ئیداری گەرمیان و بەسەر پەرشتیارانی ئیداری گەرمیان و ئەوانە و دوتم بەڕاستی تەنها کێشەمان کێشەی چەتەگەراییە ئەگینان ئەوەیە بڵێ پارە نییە نە ئەوەیە بڵێ داهات نییە نە ئەوەیە بڵێ ئیمکانیات نییە هەموو شتێک لەبارە هەموو شتێک هەیە بەڵام تەنها و تەنها ئەوەی کە هەیە حکوومەتەکەمان حکوومەتێکی خراپە و حکوومەتێکی وەکوتم ینی بەداخەوە یامە حکوومەتی 32 ساڵە حکوومەتێکی باشمان نبینێ و ئەرکی سەرشانی خۆی کە بچووکترین و سەرەوە لەم دوانەیە چالاکانی کەلار گەرمیان هاتن بۆ سلێمانیمان گرتنێکتان ڕاگەیان چیتان تیا بەدەستهێنا پەیامەکەتان چی بوو بە کوێ گەیشتن پەیامەکە ئەوە بوو کە چیتر حکوومەت ئەم مماتەڵێ و دەستیە نەکات ئەم بڵێ لە لای من نییە ئەو بڵێ بەدەستی من نییە تۆ ئەگەر وەزیرێک بیت با بڵێن لەگەر ڕێز و حرمەتمان بووی ئەگەر وەزیرێکی دەسڵاتت نییە ئەی چیەکەی لەوێ چێتان بینی لەوێ ئەوەی ئەو لە وەزیری ئاوادانکردنەوەیان بینی ئەو برادرانی کە لەوێ بوون 20 ئەندام پەرلەمانی کوردستان و عێراقیان بینی و خەڵکی چالاکوان نزیکەی 1000 چالاکوان دەستیان خۆش بێ کە سەردانی ئەو برادرانیان کردبوو بەڵام ئێمە کێشەکەمان وەکوتم لایانی جێبەجێکارە کە ئەو پارەی کە نازانین عنی ئێمە هەر لە لای کێ بێت نازانین بڵێن لێکی ئەوێ بەو شێوازە بەو سلوبە بڵێن وەڵامێکی دروستان وەرنەگرتووە کە کێش ئەسڵەن بۆچی پارە سرف ناکرێ بۆ ئەو کۆمپانیایی کە سەرگەرم تەنها ئەڵێن سیولە نییە و تا هیچی تر ئەو ئەمە وڵامیانە تەنها ئەڵێن ئەوەی بە ئێمە بکرێت وەکو بڕیارمان داوە بەڵام سیولە نییە و کێشەی بانقەکانمان پارەی تیانێ و تەنها بەشی موچە و خزمەتگوزاریکی کەمەکە ئەمە وڵامەکانیانە کاتۆ باش زۆر جارت بینم لەم چالاکیانەیە ڕوبەڕووی حکوومەت و لایەنی پەیوەندیدار مخاتەبەیانەکەی چەند بەتەمدانەوە دێن جارێک گرنگترین شتەوەیە مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتیە پێویستە بەردەوام لەگەڵ هاوسێ و هاوشاری و هاوڵاتەکانی خۆیان بەردەوام لە خەبات و لە جوڵا بێ واتە هەر کاتێ ئێمە دابڕین لە کۆمەڵگە دابڕین لە خەمەکانی کۆمەڵگەی ترەبین بە بەردوودار ئەبین بە کاینێکی بێهەست و ئیتهاز بە هیچ شتێک ناکە ئێمەستەکەن حکوومەت بەشێکن لەم کاینە کۆمەڵایەتیە یان مامەڵەتان لەگەڵاکەن یان ئەوان بوون بە بەردوودار دەسەڵات ئاخر خۆی حکوومەت نییە لە ڕاستیا حکوومەت لە ڕووی شکلیەوە ینی سەرۆکی حکوومەت و پەرلەمان و ئەوانە جلوبەرگی حکومیان لەبەرایە کورسی و مێزەکانیان حکومیە سیارەکانیان حکومیە ئیجراعاتەکانیان سکرتێرەکانیان حکومیە یاسا و ڕێساکانیان حکومیە بەڵام خۆیان وەکو شعور وەکو هەستکردن بە پەرپرسیارەتی لێت ناشارمەوە داوای لێبوردنەوە لە کۆمەڵێک چەتە و ئەوانە ئەچن یعنی چۆن چەتە چۆن دز چۆن تاڵانچی بیر لەوە ئەکاتەوە لە هەر ماڵێکە لە هەر سەرزەمینێکە مڵکێک ماڵێک کاڵایەک هەبێ ئیبا بۆ خۆی و بۆ خۆی خەرجەکە و بۆ خۆی کۆیەکاتەوە ئەمانە بەم شێوازە لەگەڵ سرد و سامانی ئەم وڵاتە تەعاملەکەن و لێت ناشارمەوە وەکو کۆمەڵێک گیان لەبەر لەگەڵ مرۆڤ و کۆمەلگا وەکو کۆمەڵێ مەڕوومەڵات لەگەڵ کۆمەلگا تەعاملەکەن ئەگەر ئەم جادە هی پێش سەدام حوسێنیشە جادەیەکی بەسەرچوو جادەیەکی باریک لە کاتێکا جادەکە هی 45کان بێ سیارەکان مۆدیلی 2022 بێ بەڕێژە ئەگەر پێشتر لە کوردستانە 100 سیارە هەبوو بێ 100,000 سیارە هەیە ئێوە جادەیە هەڵی ناگرێت دوایی باجی ئەم کێشەیە زۆر جاراوترێ هۆکاری قوربانیەکان خێرایی لێخوڕینە معقول نییە تۆ لە 2022 جادەکە دووسایت نەبێ معقول نییە لە کفری و لە خانەقی و لە کەلارەوە خەڵ بکەوێتە ڕێگا گەر ڕێگەکە باش بێ بتوانانی بە سعاتێ بگەی بە 2 ساعت و نیو تۆ بگەی یکاکە خەڵک ئیشی هەیە خەڵ نەخۆشی هەیە خۆڵ کار و کەسابەتی هەیە یعنی بە هیچ کلۆجێک ئەوەی کە ڕوو ئەدا بە شەهرە گەورەکەی من ناڵێم ینی قەدەری خوایە مەسەلەن لێخوڕینی خێرایە لێخوڕینی هەڵەیتایە بەڵام ئەوەی کە ساحەکەی ڕەخساندووە ئەوەی زمینەی ڕەخساندووە بۆ هەموو قوربانیە بەردەوامە خراپی ڕێگاوبانەکان حکوومەت توانای ئەوەی هەیە بێ ئەم حکوومەت هەر کاک ئوستادگیان هەر ئەو مەسەلەن ئەم ڕێگایەکە ئەم سەرزەمینە کە ئەم ڕێگایی تیا دروست کراوە دەوڵەمەنە بە سەرۆتی سامانی نەوت بە غاز دەوڵەمەنە بە چەند مەرزێکی لەسرە داهاتێکی ئەجگار زۆری لەسرە ینی چەمی سیروانی لەسرە ینی هیچ هۆکارێک نییە بۆ تەواونەکردنی ئەم ڕێگایە جگە لەگەڵ ڕێزمە جگە لە خراپی ئەم دەسەڵاتە زیاتر ینی تۆ بیخە بەرچاوی خۆت مەسەلەن چی سەرۆکی هەرێمێک چی سەرۆکی حکوومەتێک چی سەرۆکی پەرلەمان و وەزیر و پەرلەمانتارێک هەست بە شانازی ئەکا کە ڕۆژانە ببینێ
لە تەڵەیەکە لە کەمینەکە هاوڵاتیەکانی بە بەلاش شەهید بن بمرن بەدووادا چون کە بۆ ئەم ڕێگەیە باسی هەولێر و سلێمانیەکرێت زۆنی سەوز و زەر دەکرێت بەڵێ هەستەکە نامابوو زۆر جارێ پارتیەکان و بەردەسەڵاتدارانی پارتی ئەڵێن کاکەگیان ئەوەی کە حکومڕانی هەولێر و دووهۆکەکە حکوومەتە ئەوەی حکومڕانی سلێمانی و هەڵەبجەکە کۆمەڵێ دز و چەتەیە بەس با پرسیارێکی منطقی لە خەڵک بکەین ئایا لەکوێی دنیا بووە دز و چەتە و حکوومەت پێکەوە هاوپەیمان بن ئایا لەکوێی دنیا بووە سەرۆکی حکوومەت بێ بەس جێگرەکەی لە گروپی دزەکان بێ لەکوێی دنیا بووە سەرۆکی پەرلەمان لە حیزبی دزەکان بێ بۆیە بێشعورێکی گەورەیە سەرۆکی حکوومەت یا هەر پارتیەک بەبەستم هاوڵاتیە بە ڕێزەکانیان نییە ئەوانەی کە خۆیان بە مستەقف و بەداک و کارەزان عیبە و شەرمەزارێکی گەورەیەوان بڵێن کاکە وەڵام منتەقەی ئێمە ئاوەدانە منتەقەی سلێمانی ئاوەدان نییە و لە بیریشمان نەچێ ئەو هەولێر و دووهۆکەی کە زۆر باسیەکرێ و هەولێر دووهۆکەیە کە بەردەوام کێشەی لافاوی هەیە بیرمان نەچێت لە دەرەوەی شارەوە لە گوندەکانە لە ناحێ و قەزاکانە خزمەتگوزاری نییە یەک عەقڵیەت گرنگ نییە ئەمە لۆگۆی ئەمەیان پیوکەی و ئەو پدیکی لەسەرایی ئەم با بڵێن سەوزە یا زەردە گرنگەوەی یەک عەقڵیەت و یەک ئەخلاق حکومڕانی وڵاتەکە بەرپرسیارەتی هاوڵاتی لێرەیە چییە بەرپرسیارەتی هاوڵاتی بەرپرسیارەتی گەورەیە یعنی بڕوا بکە ئەوانەی کە لە شەرع زانن ئەوانەی لە قورئان و پەیامی فەرموودە تێگەیشتون چەندە ئەم دەسەڵاتە فاسدە بەرپرسیارە لە مەرگی ئەو خەڵکانەش بەرپرسیارن کە لە ماڵەکانیان دانیشتوون ئێستا سەیری ئێمەکەن یعنی تۆ چی جۆرە مسلمانێکی کە جەوهەری ئاینی ئیسلام ئەوەیە ئەڵێن نابێت ستەمکاری قبول بکەی نابێت گەندەڵی و دزی و ڕاوڕوت قبول بکەی تۆ هاتووی ڕاکەی ڕۆی بۆ نوێشکردن هەڕۆی قورئانە خوێنی کە چی حاکمەکە و دزە تێگەی چێڵم یعنی چیمە چی جۆرە مسلمان بوونەکە یان مەسەلەن کامە ڕۆشنبیرێک نە لەگەڵ خەڵکەکەیان نەبێت لەگەڵ خەمی خەڵکەکەیان نەبێ مامۆسایەکی زانکۆ کاسبکارێک هەر خەریکی ژیانی تایبەتی خۆی بێ بەڕاستی ئەمە شانی بەتاڵ ناکات لە بەرپرسیارەتی بۆیە من ینی پێم وایە کرۆکی بابەتەکە ئەمەتانێ دەسەڵات بەهێز نییە دەسەڵات گروپێکی بچووکە دەسەڵاتێکی فشەڵ دەسەڵاتێکی خراپ دەسەڵاتێکە متمانەی خۆی لەدەستداوە قووەت و سەرچاوی ئیمانەوەی ئەم دەسەڵاتە لە بێدەنگی خەڵکەوەیە لە پەرتەوازایی و لاوازی خەڵکەوەیە لەوەیە کە خەڵک بەشێکی زۆری دەستی بە کڵاوەکەی خۆی وەگرتووە ئێمە ئێستا ئەمە ئەمڕۆ نزیکەی 200 کە ساتوون بۆیرە بە بانگەوازێکی ئاسایی و ئەوانە کۆمەڵێک گەنج بەم چالاکی هەڵساون ئێگە 3-4 نەفەر لێرا بێ هێز هەیە ڕوبەڕووی بێتەوە 3-4 کەس لێرە بێت نە بە دەبابان نە بە ئاربیجی نە بە هیچ چاری ناکە چەندە کوژێ هەر زۆر بکوژە بە قەدرمانێکی ئێرا کوژێ ئەمە ڕێگایە کوژدە یان ئەوە ئێمە لێرەین بابزانین کێ توانێت بمانگرێت کێ توانێت بمان کوژێ والله ئەو دەسەڵاتە بەرامبەر بە من هیچ ناکا بەرامبەر بەو هاوڵاتیە ڕەش و ڕوتەش هیچ ناکاگە لێرا بن بەڕێزان مامۆستا ئومێد یەکێکە لە باشداربوانی ئەم گردبوونەوەیە هاتووە پەیامی خۆی بگێنێ بە لایەنی پەیوەندیدار لەوەی کە ڕێگەی هاتوچۆی نێوان سلێمانی دەربەندی خان و گەرمیان ڕێگەیشی زۆر خراپاوە بە ڕێگەی قوربانیانی ڕێگەی مرگ ناسێنراوە مامۆستا ئێوە پەیامەکەتان چییە گەل لێرەوە بتانەوە بیگەێنن چیەڵێن بە دەسەڵاتداران دەستان خۆش بێ بەڕاستی مەمانەی بم دەسەڵاتە بڵین ینی تاکەی ئەوەندە بێخەمی ئەوەندە بێ باکی ینی تاکەی ئێوە لە بەڕاستی هەست بە بەرپرسیارەتی ناکەن 31 ساڵە تقریبن 31 ساڵە ئێوە بەڕاستی قمارەکەن بە ژیان و بە مقدراتی ئەم خەڵکەوە ینی جادەیەکە کە پێویستە بکرێ بە دووسایت ئێستا ژوەرە لە منسەر لە سلێمانی هاتوون دنیاە تاسەیتایە دنیای ناتەواویتایە ینی هەر ئەم جادەیە لە ماوەی 9 ساڵە 750 کەستیائین بۆ بە قوربانی بەس ینی گیانی لەدەستداوە ینی سەر و 4,000 کەس ینی بریندارە ئەوە لە ماوەی هەفتەیەکە کەمترە و نزیکەی 10 کەسی تریانی بۆ بە قوربانی لەم شەقامەیە ینی ئەبوو ینی شەقامەکانی کوردستان ئێرەش و بینی سلێمانی ڕانیەش و سلێمانی هەولێریش و ئەمانە بەڕاستی ئێستا دووسایت بوونایە بۆ ئێستا ئەمە جادەیەکی بەڕاستی جادەیەکی خێرا بوونایە نەکرد بەم شێوازە هاتوون بم دەسەڵاتە بڵین بەسە تاکەی ئاوا کەڕووکاسن بەڕاستی ڕۆژێک بەڕێوەیە ئەگەر ئەوها بێخەم بن ئاوها کەم تەرخەم بن ئاوها بێباک بن بەڕاستی دوور نییە لەو سەرجادەی ڕانەکێشن لەو سەرجادەی ینی بەڕاستی خەڵک تۆڵەتان لێ نەکاتەوە بەسە داواکەی نەم دەسەڵاتە ئیتر بەڕاستی دەستێک بەم جادانەیە بێنێ جادەکەم کا بە دووسایت هۆکاری ئاوڕنەدانەوە لەم ڕێگایانە چییە بەڕای جەنابێت تەنها نابەرپرسیارەتیە
تەنها بەڕاستی ئەوەیە کە ئەرزشی خەڵکی کوردستان نازانن بەڕاستی بەها و قیمەتی خەڵکی کوردستان نازانن ئەوان ژیانی مرۆڤەکانیان بۆ بە گاڵتەجار تەنها دەوڵەمەند و تەنها کۆمپانیەکانی خۆیان بەهێزکەن و پارەدارکەن ئیتر بەڕاستی تەنها ئەوەیە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی بێباکە دەسەڵاتێکی نابەرپرسە بۆ وەگەڕێتەوە بەڕاستی نەڕێزی خەڵکەکەی خۆیەگرێ نەبەزەی بە خەڵکەکەیەتەوە کۆمەڵێ خەڵکن بەڕاستی پیاوی ئەم لاولا هاتوون ئەیانەوێ ئەم کوردستانە وەکو مقاول وەکو کۆمپانیا ئەم کوردستانە بەڕێیەکەن و ئاوڕێک لەو خەڵکە نادەنەوە کە ئەم خەڵکە ینی بەڕاستی شایستەی زۆر لەوە زیاترە کە تۆ ینی داوایشی کردو ئەم خەڵکە هاتووە لێرە گردبوونەوەی کردووە هاتووە ئەڵێ کاکەگیان ئەم جادەیە بکەن بە دوو سایت ینی 6 ملیار دیناری تێچێ 6 ملیار دیناری تێچێ یانیەتی حکوومەت زۆر لەوە زیاتری هەیە مانگانە بەداتا لامە مانگانە لامە بەداتا ملیاری دۆلار دیار نامێنێ ملیاری دۆلار ئەدزن ملیاری دۆلار هەناردەی دەرەوەکەن ینی ئێمە ناڵین بەدی ناڵین مەیدزن کاکە بیتزن بەڵام وەرن ئاوڕێ لەو خەڵکە بنەوە ئەم شەقامانە چاکەن ئەم جادانە چاکەن ینی هەر ئەمەنی ینی دەیان کەرتی خزمەت گوزاری هەموو کەرتەکان و هەموو سێکتەرەکانی تر وەرە حەکووەگری هەمووی کاولە ینی لە یاساوە کە سەروەر نییە لە کردی تەندروستیەوە حاڵەتی پەروەردە ئەوە حاڵەتی کشتتوکاڵەوە حاڵەتی شارەوانەوە حاڵ ینی بەڕاستیم دەسەڵاتە ئەوەیە کە ڕێزی خەڵکەکەی خۆی ناگرێت چوم خۆی بێڕێزە بەداخەوە دەستان هیواش لە کفری دێقسەمان بۆ بکاکە هیوا بەخێر بن ئێوەش بەجاری چالاکیەکەتان کردووە من پرسیارەکەم ئەوەیە ئێوە هاوەکو هاوخەمی هاتوون یا خودت گرفتان هەیە ئێوەش وڵای ئێستا باسیەکەم دەستان خۆش بێ بۆ ڕەخساندنیان بەرنامەیە دیارە ئەمە یەکەم چالاکی و کۆتا چالاکیمانش نییە پێشتر چەندین چالاکی جۆرا و جۆرمان ئەنجام داوە لە کەلار چەندین چالاکی جۆرا و جۆرمان کردووە چەندین جار ڕێگاکەمانیش داخستووە وە کۆتاجاریش دۆر 15 ڕۆژێ پێش ئێستا بڕیارماندا چالاکیکی مەدانی بکەین کە لە شاری کەلارەوە بەپێ ڕۆشتین بۆ شاری سلێمانی بەردەم نووسینگەی پەرلەمان نزیگەی 2 ڕۆژ و شەیەک بە ڕێگاوە بووین تا گەیشتنە بەردەم نووسینگەی پەرلەمان و 14 ڕۆژ و 14 شەو لەوێمانمان گرت لە بەردەم نووسینگەی پەرلەمان ڕاستی چەند ئەندام پەرلەمانێک هاتنە دەم داواکارەکانمان و نزیگەی 20 ئەندام پەرلەمان و تەنانەت وەزیری ئاوادانکردنەوەی شاتە دەم داواکارەکانمانەوە بەڵام قسەکانی جێگای ئومێد نەبوو چونکە ئەوان ئەیانوت داواکاریەکە ئێوە چی بوو لێیان داواکارەکەی ئێمە ئەوە بوو کە پارە خەرج بکرێ بۆ تەواوکردنی ئەم ڕێگەیە چونکە ئێستا زۆر جابینین ئەڵێن بەوەی چۆن بڵێ بەوەی پابند نەبوونی شۆفێرانەوە بۆ بەڵام ئەو قسەیە دوورە لە ڕاستیەوە چونکە ئێستا من نمونەیەکەێنمەوە پێش ئەوەی ڕێگای کفری کەلار دووسایت بکرێت ڕۆژ نەبووە کەم ڕێگایە ڕوودای هاتشوی یا ڕوونەدات بەڵام ئەوە 2 ساڵە ئەو ڕێگایە تەواو بووە من خۆم خەڵکی کفریم تا ئێستا یەک ڕووداوی هاتشۆ بووە ئەوشە زۆر بە بەسیتی بوو یعنی ئەوشە خەتای شۆفێرەکە بوو یعنی ئەگەر ئەم ڕێگایە تەواو بکرێ بڕاتە بێ 190 ڕووداوی هاتشۆ کەمە بێتەوە یعنی ئێمە بۆیە بەردەوام چالاکیەکەین بۆ ئەم ڕێگایە چونکە ئەم ڕێگایە جیاوازە لە ڕێگاکانی تر ڕاستە ڕێگای خراپترەیە لە هەرێمی کوردستان بەڵام هیچ ڕێگایەک نییە وەک ئەم ڕێگایە مەسەل هاتوچۆی زۆر لەسەر بێ ئەمە ڕێگای نزیگەی 9 ملیۆن کەسی لەسرە یعنی کەلارە کفریە تەنانەت سعدیە خانەقینە چەندین شاری لەسرە 9 ملیۆن کەس جگە لەوەیشە ڕێگای مەرزی نێودوڵەتی پەرێزخانە و شەریکەی نەوتی حەسیرەیە کە ڕۆژانە 170 بەس تەنکەر نەوت ئەڕات بۆ هەولێر و سلێمانی دوایش لەوێەوە ڕەوانەی دەرەوەی وڵاتیەکەن یعنی ئێمە ئەگەر لە کفری و کەلارە بۆ بەسیترین شت ئەگەر مناڵێکمان نەخۆش بیان خۆمان نەخۆشکەین گەرە سەردانی شاری سلێمانیکەین و خراپی ئەم ڕێگایە بۆتە هۆی ئەوەی چەند شارێکەیە تعریبیش بکرێ ینی عەرەب بێتەنەوە چونکە عەرەبەکان لای ئێمە مەسەل ئەوان زیاتر هاتوچۆیان لەگەڵ بەغا و خواروی عێراقایە بەڵام ئێمە هاتوچۆمان لەگەڵ شاری سلێمانیایە بۆ بەسیترین شت گەرە بڕۆینە شاری سلێمانی یعنی ئێستا زۆرێکەیە بۆی خراپی ئەم ڕێگایەوە مەسە مناڵێکی نەخۆشییان شتیە یعنی ئەبێ هاتوچۆی سلێمانی بکایە بەهۆی ئەوە ماڵەکەی بردۆتە شاری سلێمانی کە تۆ ماڵەکان لە شاری کفری و کەلار و مەسەل جەلەولا و سعدی و ئەمانە چۆڵەکەن عەرەبە تێتە شوێنەکەی ئەم شەوێتەوەی تعریبکردنی ئەو ناوچێنە یعنی ئەم ڕێگایە زۆر گرنگە هەر بۆ نمونە ئەگەر بەیانی و دووبانی هێرشێکی داعشی شەبێت بۆ سەر شاری کفری ئەو ناوچێنە تۆ پێویست بە 3 سعات بۆ 4 سعات دەوێت تا هێزی پێشمەرگە لە شاری سلێمانیەوە بنێری بۆ ناوچێنە ئەگەر ئەم ڕێگایە چاک بکرێت
یعنی مەترسی لەسەر خاکی هەرێمی کوردستانیش کەمترە بێتەوە. بەڵێ زۆر سپاس کاک هیوا کاک هاوکار دێمەوە لای جەنابەت هەنگاوەکانی داهاتووتان چییە بێ بۆی فشار بخەنە سەر دەسەڵاتداران چیتر ئەم قوربانیانە بوەستێنن کە لێرە ئەلبەتە ئێمە لە ماوە ڕابردووە تا ئێستا چەند هەنگاوێکمان هێناوە و حەزیشەکەم لە کۆتایی قسەکانمان ئەوە گەر من ئینم نەکرد پرسیارەوەش لێ بکەی کە ئێمە داواکاریەکانمان چی بووە کە کۆمەڵی داواکارین کە وابەستن بەوەی کە چۆن ئەم گرفتانە چارەسەر بکرێت ئێمە لە ماوەی ڕابردووە گردبوونەوەمان کرد گردبوونەوەکە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندن و وەکو چالاکی مەدەنی و دانیشتوانی شاری دەربەنیخان بەردەمی تونێلەکەمان بۆ ماوەی 2 ساعت گرت و لێوە داواکاریەکانی خۆمان مانگەیان دوا بەدوایەوە پێشنگایەکی وێنەیمان کردو بۆ قوربانیانی ڕێگای مەرگ و دوا بەدوای ئەوەیش ئێمە لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە وەکو جیهەتێک کار بکەن لەسەر یان بێنە دەنگ لەسەر ئەو گرفتەی کە بەڕاستی ئێمە وەکو کاکەیوە ئاماژەی پێکردن دەتوانین بڵێم تەواوی عێراق بەدەستیەوە ناڵێن چونکەم ڕێگە بەڕاستی ڕێگەیەکە ئەو ناوچەی کوردستان و خواری کوردستان پێکەوە بەسێتوانە بەڕاستی چوی لەگەڵیانە گفتوگۆمان کرد وەکو مامۆستای بەڕێزوتی ئەوانی شەر هەمان شت بگرت لە ئێمە زۆر ناڕەحەتتر بوو لە ئێمە زۆر پڕتر بوو ئازانی کێشەکان هەیە بە لە ئێمە زیاتر کاگازات کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو من وا قسەم کردم دەی کاگازات خۆ لە من باشتر قسەی کرد و هەموو گرفتەکانی لە من باشتر ئەوە کرد ئێمە بۆی ماوەی ساعت و نیوێ کۆبووینەوە سەرۆکی هەموو فراکسن زانن مشکلی هاوڵاتی چیە زانن مشکلی شەقامە بەڵێ ئێمە لەگەڵیانە لەگەڵ سەرۆکی هەموو فراکسیۆنەکانی شاک گفتوگۆمان کرد جێگەی داخە ئەوانی شەمان قسەیان کرد کە بەڵێ ئەگەمە لە سەرداهاتی ناوخۆ بڕیاری چارەسەرکردنی درایان پارەی بەدابین کراوە ناوخۆش پارەی باقەکان سیولەمان نییە و ئەوانە ئێمە بەردەوامە بین هەنگاو بەداخەوم ئەم هەنگاوە لە دوای ئەوەی کە دێ 5 پێشمەرگە شەهید دەبن دڵنیا بن لەوە گفتو لە گفتو گوین لەگەڵ برادرانی تریشا لە شاری سلێمانی لە دەربەنیخان لە کەلار لە کفری ئەوانە لە گفتو گوین کە چی بکەین بۆ ئەم چالاکیانە بەردەوامی پێ بدەین حکوومەتی یاریمی کوردستان ئەگەر چارەسەری ئەم گرفتە بکات دوشتی لەسەر قسێکی ڕاشکاو هەیە بێڵین کە دەسەڵاتداران لە هەولێرەوە زۆر جار بەگوێی ئێمەدا دەدەن ئەڵێ پێویستە خزمەت گوزاریەکانی دەڤەری سلێمانی لەسەر داهاتی سلێمانی ئەنجام بدرێ ئێوە شەوەتان بیستووە بەدواداشتان بۆ کردووە بۆچی بالفعل ئێمە وەکو دانیشتوانی هەرێمی کوردستان و وەکو چالاکی مەدەنیشەمە و گرفتانە پێزانین بەڵام من حەزەکەم قسە لەسەرەوە بکەین کە ئەگەر تۆ بتەوێت حکومڕانیەکە هەبێ ئەو حکومڕانیە ئیش لەسەر دابێتکردنی ژیانێکی شایستە بۆ خەڵکە ئەبێ لە دەروی بەرژەوەندیەکانی ئەوان چونکە خۆیان بەرژەوەندیان لە ئەوایە بە لە ژێر ئەو دروستکردنی ئەو گرفتانە ئەو پلان و بەرنامەی کایانە ئەوە مەسلەی لەو لاو لێرە ئەوانە چارەسەر بکەن ئێمە ئەزانین هەردوو لایەن ئەوەی کە ئێستا هێزی یەکەم و دووەمە لە هەرێمی کوردستان لە ژێر ئەو بیانوانە ئەو سەرۆت و سامانی ئەم وڵاتە بنێنا حکوومەتێکە بێ و چارەسەری گرفتەکانی هاوڵاتیان بکات ژیانێکی شایستە بۆ خەڵک دابین بکات ئەتوانێ بەڕاستی ئەوەی چارەسەر بکە ئەوە لایەکی تریشی ئێمە لە ڕاگەیاندنەکانیش کە لە داواکاریەکانیشمان کە بۆ ڕاگەیاندنەکانمان خوێندوتەوە داوامان کردووە یەکەم ڕێگای کەلار سلێمانی کە 135 کیلۆمەترە ئەم ڕێگا چارەسەر بکرێ و لەگەڵ یا دوو تونێلی تر هەیە ئەوەی کە من لە یەکێ لە بەرنامەکانە پرسیارێک کردوتی تۆ ینی تا چەند ئەمەلی هەیە و لە تاوا بێوتم من خۆم هیچ ئەگە هیوام وایە ژێنەری کوڕم ببینێ بەڕاستی دوو تونێلی تریش هەیە لێرە کە بەدیری ئەو تونێلی دەربەنیخانەیە کە ئێستا بەداخەوم لە ژێر ناوی نۆژەنکردنەوە و لە ژێر ناوی ئەوەی کە تونێلی دەربەنیخان جارێکی تر ئیشی تیاکرێ و قیر و کارەبای و ئەوانەکەی چارەسەرەکرێ خەریکە مەسلەی جادەکە بە ئاراسێکی ترابن ئێمە داوامان کردووە کە دەست بەدە ئەو دروستکردنی و دوو تونێلە بکرێ ئەم ڕێگان وەژەم بکرێتەوە زایتەن ئەو تونێلە بۆ ماوەیەکی کاتی بۆی کە ینی حادیسەی تری بەدوانەیە چارەسەر بکرێوانە هەتا ئێستا ئەمەی ئێمە هیچ وەڵامێکی دروست نییە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکە وەزیری پەیوەندیدار هاتە دەربەنیخان بە ئێمەی وتوتی ئیمساڵ هیچ بۆ ساڵێکی تر لە بەرنامە ئەگەر بێ بتوانین و گرفتارە چارەسەر بکەین بەڵێ زۆر سپاس کاک نەبەرد دێنەوە لای جەنابتان ئێوە ئاوا سێری دەسەڵاتدارانەکەن تاکەی بیانوێ وەڵامتان بدەنەوە یاکەی سیولە پێدا بێ لە بانقەکان چاوەڕێە بنیان چی هەیە وەکو شاربیگرنە بەرەوکو ڕێگای داواکاری وەڵایی ئێمە بەڕاستی ڕژبینین لەوەی کە ئەمانە بتوانن ینی ئەتوانن بەس نایانەوێت چونکە ئەویان بۆ دەرکەوتووە بەداخەوە سەرڕایەوەی کە ئێمە خۆمان بەشێکین لەوەی کە فشارەکان دروست دەکەین
بەڵام فشارەکانمان ئەبێ ڕاستگۆ بین و ڕاشکاو بین فشاری ئەوتۆ نین فشاری سەرانسەری نین فشاری بەردەوام نین فشارن هاوکارت نابن ئێمە هەستەکەی کە هەندێک بەرپرسیارەتی ئەکەوێت ئەستۆی خەڵک بۆ خۆی دڵنیاییەوە فشار دروستکە بە دڵنیاییەوە عنی تۆ خەڵک چەند هۆشیار بێت حکوومەت کەمترە توانێت ستەمی لێ بکە بەڵام خەڵکی ئێمە هەر فێری ئەوە بۆ ئەڵێ هیچ ناکرێت ئێکاکە تۆ فشارێکی جددی باش بکە تۆ 2000 کەس کۆ بەرەوە لەسەر شەقامێک حکوومەت بە دڵنیاییەوە کار لەسەر بەشداربووی خەڵکەکات یان تۆ ینی گردبوونەوەیەکەکەی جادایەکی ڕئیسی ئەگری ئەبینی 50 کەس کۆ بێتەوە لەم 50 کەسە لەوە 20 کەسی خۆیان نردبێتیان یعنی 30 کەسی جددی کۆ نابێتەوە 2 سعات بۆستێ خەڵکی وا هەیە جاری وا هەیە من بەڕاستی زۆر بەداخم بۆ ئەم قسانەکەم خەڵکی وا هەیە خۆپیشاندان لە سعات نۆکراوە بۆڵی دنیای کردۆڵی کاکە سعات دەبیکەن با سعاتی زیاتر بخەوین بەیانیان ئێخت دەکاکەوا چۆن گۆڕانکاریەکرێ هاوار یعنی بەشێکی زۆر کەوتۆتە سەر خەڵکی ئێمە کە فشارەکان کاتێکە کافشارێکی جددی نین بەردەوام نین سەرانسەری نین ئێستا ئەمەی کە کراوە شتێکی نەوعی جوانە سەیسایقی خەڵکی سەیسایق و شارە زوور هاتووە سلێمانی هاتووە دەربەن و کەلار و کوفری و خانەقین هاتووە ئەمە سەرەتایەکە بێت بەڕای من بۆ پرۆژەیەکی جوانتر کە برادرانی ئێمە لە هەموو شوێنێکە بە تەمان ینی گروپێکی فشاری سەرانسەری دروست بێ لە هەر شوێنێکا کرا لە هەموو شوێنەکانەوە خەڵک بڕوا بۆ ئەوی بتوانێت کاریگەری لەسەر حکوومەت دروستکە چونکە حکوومەت وەکوتم سەیری جددیەتی ئەو خەڵکاکە کە بەشداری ئەکا ئێستا ئاواشتی وا چەند شتی ئاوا بکە بەم شێوازە دڵنیا بە حکوومەت ناچارە بێ بەدەمتەوە بێ بەڵام ئەبینێ خەڵکێکی کەمە 2 ڕۆژە و 2 ڕسم بڵاوە بێتەوە 4 کەناڵ 10 کەناڵ گرنگی پێدا و بابەتەکە ڕوا و تەواو ینی حکوومەت ڕاهاتووە زانێ ئەو دیویلێەوە دیارە بەڵام دڵنیا ئەگەر دڵنیا بێت خەڵکێکی جددی خەڵکێکی زیاتر خەڵکێکی باشتر خەڵکێک بە بەرنامەیەکی جوانەوە دێتە ساحەکە دڵنیا بە کاری لەسەرەکە زۆر باش ئێوەکو کەلار پوختەی داواکاریەکانتان ئەگەر بگەێنی بە وڵی داواکاریەکانمان ئێمە دنیایەک ینی خەم و کێشە و مەشاکیل هەیە بەڵام ئەوەی کە ئێستا ئەکرێت زیاتر لەسەر جادەی کەلار سلێمانیان کەلار دەربەن تەواوی ڕاوەستاوە یعنی ئیشێکی زۆر کەمی تیاکرێت ینی زۆر کەم جاری وایە شۆفڵێک 2 شۆفڵ ئیشەکە تۆ شۆفڵێک 2 شۆفڵ بۆ 100 ساڵە خەریکن 10 ساڵە خەریکی ئەم بڕیار درراوە لەم جوود سایدێ دروست بکرێت 10 ساڵە ماوەیەک هەندێک ئیشکرا و بەجێهێنرا ئێمە خەمی زۆر گەورەترمان هەیە بەڵام بەڕاستی ئەمان هاتوون وایان لێ کردووی ناچار بین جارێک سەرەتا داوای ئەوە بکەیت ئەگینا ئەو مشکە ساڵی کە ڕووی کردووە پار و پێرار هەبووە لە ناوچەی گەرمیانە ئاو بە شێوازێکی بەرچاو دابەزیوە یعنی تۆ ئەبێ سبەی فشار و کەمپینش بکەی بۆ ئەوی بڵێ کاکە وەرن ئەو گلدانەوەی ئاوی زستان ئەو پرۆژە بەنداوانەی کە هەتانە ئەمانە بۆ ناخەنە جێبەجێکردنەوە یعنی ئەگەر وا بڕات ماوەیەکی تر کۆچی زۆرم لێی ناچاری دروست دەبێت لە ناوچە گەرمەکانە ئەی تۆ ئاوت نەبێ و گلدانەوەی ئاو نەبێ ئەی تۆ چی ئەەکەی سبەی ئێران ئاوی سیروانی گرتەوە ئەی بەنداوی دەربەنی خان بوو دەربەنی خان بۆ خوارەوە هەمووی کێشەی ئاوی بۆ دروستە بێ ئەی چی بکات ئەو کاتە کۆچی زۆرم لێ ئەبێ بچێ بۆ ناوچە کوێستانەکان ئەویش خۆی کێشەی کەم ئاوی هەیە یعنی کەوابێ ئەم حکوومەتی ئێمە بەرنامەی نییە من زۆرە ترسم زۆر جار ئەم قسانەیە ئەەکەینەوە وەکو هاوشێوەی لوبناان ئێستا لوبناان دنیایەک کێشە و مەشاکلیان هەیە و کەس نازانێت کێ بەرپرسە کەس نازانێکی ئەوەیە فلاسیان هێناوە لە هەموو شتێکە ئەوەی لای ئێمەش کە هەیە ئەو تۆزە نەوتەیە کە ئەڕوا و نایشیگەن بە خەڵکی پێشووتر پرسیارێک کرد لە سەبارەت بە هەر ناوچەیەک و داهاتی خۆی بەکاربهێنێ باشە خۆ ناوچەی گەرمیان ناوچەیەکی دەوڵەمەنە بەنەوت و مەرزێکی نێودەوڵەتی هەیە باشە تۆ ئەو پارێ بەشێک لەو داهاتە سەرفکە بۆ ئەو شوێنان بۆی کێشە و مەشاکلی نەبێنێ پرۆژەی استراتیژی گەورە بکە بۆی بەرپرسەکانی خۆتان چیە لەنەگەر بەرپرسەکانی ئێمە وەکو کاکین وتی لە ئێمە خەم و معاناتیان زیاترە یعنی ئەوانیش ئەڵەیە کەس گوێمان لێ ناگرێت تەنانەت ئێمە پێمان وتون کاکە ئەگەر وایە بۆ ئەعلانی ناکەن فعلەن بۆ ئیستیقالەیەک ناکەن ئیستیقالە بکە یا ئەعلانی کە مەرحەلەی یەکەم بڵێ کاکە ئەوەتان ئێمە کەس گوێمان لێ ناکرێ من بەڕێوەبەری بەڕێکێک لە بەڕێوەبەرەکان با ناو نەهێنم لەوە چێ هەندێک مەسئولیات بێ وتی پار ساڵ ئەو راپۆرتۆی کە داومانە لەسەر وشکە ساڵی ناوچەی گەرمیان تا ئێستا یعنی پێش 2 مانگ تا ئێستا حکوومەت وڵامی نەداوینێتەوە هی پار یعنی نەک ساڵی ڕابردوو کە ئەوشکە ساڵی وعی ساڵی پێشووتر مەبەستم بەڵێ تێگەم کاک هاوکار بۆی بەرنامەکە بەرەو کۆتایی بەری بۆچی هیچ بەرپرسێکتان لێرە یا بانگێش نەکردووە ئامادەیی نییە من هیچ کەسم نەبینی ئێمە بە بانگێشنامەی ڕسمی ئەو چالاکەوانانی کە پێ هەڵساوین بە بانگێشنامەی ڕسمی کەسمان بانگ نەکردو
تەنها ئەوەنە خۆشیان نهات بەڵێ ئەومان خستۆتە بەرچاوی خەڵ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەگەر تۆ خۆ بە بەرپرسیارە زانی لە بەرامبەر ئەو خەمەیکە لەسەر شانی کۆمەڵێ لە خەڵکە و بەسەریاتۆ فەرموو ئامادەی ئەم مەراسیمە بە بەداخەوە بەرپرسانی هەرێمی کوردستان نەک لەم مەراسیمە لە هیچ مەراسیمێکە کە تعبیر لە ژیانی خەڵکە ئامادەیان نییە. ئەگەر ئەوەیش من وەکو دەربەنی خان کە چەند کێشەیەکی ترمانەیە بەڕاستی حەزەکەم لە کەناڵەکەی بەڕێستان ئاماژە زۆر بە خێراییش ئاماژەی پێکەم. ئێمە لە دەربەنی خان لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک کێشەمانە بوو جگە لە کێشەی جادە بەدەستی و ناڵان دوومانە و هەمیشە وتومانە جیاواز لە شار و شارژکاری ترکیوان شەمان گرفتیانەی بەڵام گرفتەکان ئێمە هەمانە و ئەبێتەوە کاری مەرگمان بۆ ئاوی دەربەنی خان بەڕاستی ئاوی دەربەنی خان ئێمە ئەومان هەیە هەندێک گەڕک ئەگەر تای ساتی ئاوی بۆ نەڕۆیشتوویان ئیش دەرخستەی بۆ نەکرا پارەی بۆ دابین نەکراوە ئێمە ئەومان هەیە بەڵام ئاوەکەمان سەرچاوی نەخۆشی و سەرچاوی سەرەتانمانەوە من بەڵێ ئاوێکی پاک نییە بەڕاستی یعنی خەڵکی دەربەنی خانێسە ئارام نییە چونکە ڕۆژ نییە نەدرێ بە گوێە یەکێ لە گەڕەکەەکە یەکێ لە کۆڵانەکەی یەکێ لە خزمەکانی یەکێ لە فلانە کەس و کارەکەی فێ تووشی نەخۆشیە بووە ئەوە لایەکی لایەکی تری بەڕاستی ئێستا لە تا ناشارین کۆچێکی زۆر لە دەربەنی خان هەیە دەربەنی خان ئێستا ئەتوانم بڵێم من ناتوانم بەڵام ژمارەیەکیانداوە کە لە ماوەی ڕۆژێکە چەند کەس لە دەربەنی خان بارەکە دەربەنی خان بەجێتێڵێ یەکێ لە هۆکارەکانی ئەوەیە کە لە بەڕاستی لە دەربەنی خان هەم ڕۆژانە ئەم کۆمەڵە کێشە و مەشاکیلە کە مەترسی لەسەر دژانی دروستەکە عینێکە ئێمە ئێستا پرۆژەیەکەیە پرۆژەی بە گەشتیاریکردنی شاری دەربەنی خان کۆمەڵی هاوڵاتی لەسەر ڕووباری سیروان پرۆژیان هەڵخستووە ئیشیان ناوچەی گەشتیاریان دروست کردووانە و داواشمان کردووە لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هاوکار بێ لەم پرۆژە بۆی دەربەنی خان لە ڕووی گەشتیاریەوە بەڕاستی بتوانێت بەرەو پێشەوە بڕاو بێتەوە کاری کە خەڵکەکەی خۆش نەکا و شارەکە بەجێ نێڵێ بەڵام ڕێگاکە ئێستا سەبەبێکێکەوەیە کە خەڵکەکە وەکو پێویست ڕووی لێ نەکا هەدەکە مەر ئەو گینی ئەوشم بیت ئێمە بەنداوێکمانە ئێستا شاری دوو بەنداوی لە بینی دوو بەنداوێمە ئاوی خواردنەوەمان نییە ئێستا ئەکرێ زۆر بە ئاسانی کێشەی ئەو بەنداوی دێوانە کە هەیە ئەو پاشەڕۆی کە ڕژێتە ناو بەنداوەکەەوە ئەتوانێت بە ئاساتری شێوە چارەسەری کە هاتاکۆی کە شار تەوەسۆی نەکردو و زیاتر نەچۆتە پێشەوانە بەڵام بەداخەوە لەم ڕۆژەوە هەنگاوێ نەنراوە کارەبامان وەکو پێویست نییە کە ئێمە دەربەنی خان ئەوەی کارەبین شارەکەمان ڕۆژەوەتۆ لە بەرەو ئەم باڵگرانی کە ئێستا لە بەرنامەکەی بەڕێستانە بیناتان کەرچەنێک لەوە ڕۆژتار هەمووی بەناوی دەربەنی خانە دێ بەناوی ژوێنی ژیانی خەڵکەکە دێ و شارەکەی هەڵۆشاندێتەوە بە یەکجار ئەوە لایەکی تریشی بەڕاستی ئێمە معاملەکانی بەردهاڕین کارگەکانی بەردهاڕین لە ناو گەڕەکەکانمانن چەند جار هاوارمان کردو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێمە ژیانمان نەماوە بەڕاستی دەربەنی خان لە شوێنێکە چیە بۆ ئەوەی کە تۆ یەک ئەو معاناتە زۆرە قبولکەی لێنا لە شوێنێکی ناچێت خۆت بکەی کاگی وا ببوورە وڵی باس کێشە و گرفتی شارەکانیان کردبامش کەمە باسی کێشە و گرفتەکانی شاری کفری بکەم مەسەل ئێمە ڕاستە ئەمڕۆ ئەم چالاکیمانە کردووە چونکە ئەم کێشەی ئەم ڕێگاوبانە کێشەی مەسەل ژیان و مردنە ڕۆژ نییە مەرگی ئازیزێکمان پێنەگەیە مەسەل ئێمە بۆیە ئەمڕۆ ئەم چالاکیمانە بە گرنگتر زانی چونکە مەسەلەی ژیان و مردنە ئەگینا مەسەلەی شاری کفری پێم خۆشە ڕۆژێ بیت بەرنامەشی لەسەر بکەیت یعنی ئەو بێکاریە لە شاری کفریە لە هیچ شارێک نییە بڕاتە بێ سەردانی هەر 32 قەزاگەی هەرێمی کوردستان و 62 ناحیەیە لە هەرێمی کوردستانە سەردانی هەموویم کردووە شاری کفری نییە حکوومەتی هەرێم گرنگی پێدەیان بە تەنگەوەیەتی یان لە خەمەکانیە پرسێتەوە هەر تەواوەتی پشتگوێ خراوە هەر یعنی بڕاتە بێ بڕۆیتە ناوێ ینی هەستەکەی خاوەنی نییە ئەو شارە بەڵام ئێمە کە بڕیارمانداوە ئەم چالاکیە بکەین یعنی ئێمە پێشتر لێکۆڵینەوەیەکمان کردووە دەربارەی کە حکوومەت کە ئایا پارە هەیە بۆ سەرفکردنی ئەم ڕێگایە طبعاً ئێمە ئەو لێکۆڵینەوانەی کە کردومانە ئەگەر تەنها داهاتی دوو مانگی پەروێزخان بۆم ڕێگەیە سەرف بکرێت تەواوەکرێ و بە زیادەیشەوە یعنی پارەیە کەمی لەو مەسەل نەوتی حەسیرەمانێ ئەگەر داهاتێکی کەمی بۆ سەرف بکرێت تەواوەکرێ بڕاتە بێ پارچە ئەرز فرۆشراوە لەسەر ڕووباری سیروان یعنی ئەگەر پارەکەی بۆم ڕێگایە سەرف بکرێت 6 جار ڕێگاکە تەواوەکات یعنی ئێمە پێشتر لێکۆڵینەوەمان کردووە ئەزانین پارە هەیە بۆیە ئەم چالاکیەمان ئەنجام دەستان خۆش بێ کۆی ئەمانی کە باستان کردنی وادارم بگا بە دەسەڵاتدارانی هەرێم و ئەوانی شعور بکەن بەوەی کام خەڵکە پێویستە خزمەت بکرێن سپاسی دووبارەمان بۆ بەڕێز کاک هاوکار قادر چالاکی دەربەنی خان و کاک نەبەرد ئەحمەد چالاکی کەلار و کاگی واڕەشی چالاکوانی کفری زۆر سپاسانەکەم بە سپاسی ئەو بەڕێزانەشەکەم کە بەشداری بەرنامەکە بوون هیوای سەرکەوتنتان بۆ خوازم بینەرە بەڕێزەکان ئاتینە کۆتایی ئەڵقەیەم جاری بەرنامەکەمان هەرشاد